سلاوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دادگای فیدراڵی بڕیارێکی نوێی لەبارەی خانەنشینانی هەرێمی کوردستاندا بڕیارەکەی دادگا هەڵواشاندنەوەی یاسای خانەنشینی ژمارە 27 ساڵی 2006 هەڵوەشاوە لە خۆی دەگرێتەوە هەرێم پابندکراوە کە کار بە یاسای خانەنشینیە گرت و ژمارە 9 ساڵی 2014 هەموارکراو بکات. لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ بەڕێز مامۆستا سادق عوسمان سەرۆکی لقی سلێمانی یەکێتی خانەنشینانی کوردستان کە بەڕێزیان لە دادگا ئامادە بوو، هەروەها بەشدار حەسەن پارێزەری دۆسێک کە بەڕێزیشان لە ڕووی یاساییەوە پارێزەری بۆ دۆسیە خانەنشینان لە دادگای فیدراڵی کردووە. لەگەڵ هەردووکیان تاوتوێی ئەم پرسە دەکەین. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. مامۆستاگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. سەبارەت بە وردەکاری سکاڵاکە ئێوە خانەنشینان بۆچی پەناتان بۆ دادگای فیدراڵی برد؟ لێرە هیچ چاوڵێکتاندا بوو لە ڕێی حکوومەت هێرێمە اینجا ڕۆشن بۆ بەغدا بۆ ئێوە سکاڵایە تۆمار بکەن، دوایش لەسەر لایەنەی جیاویەکانیش قسە دەکەین. بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان، سوپاس بۆ بەڕێستان و سڵاو لە بینەرانتان. حەزەکەم معلومەیەک بۆ ڕاستکەمە من سەرۆکی یەکێتی خانەنشینان نیم، من وتەبێژی یەکێتی خانەنشینان بەڵێ هەر یەکێتی خانەنشینان ئۆفیسی سەرەکیمان سلێمانە دەستەی باڵا من وتەبێژم. بێگومان بۆچی پەنامان برد بۆ دادگای باڵای فیدراڵی لە عێراق. من هەر لە دادگا ئەم قسەیشم کرد، یەکەم جار جەلسەی یەکەم کە چوومە ئەوێ ڕوبەڕووی سەرۆکی دادگا ئەم قسەیم کردوتم كنا لا نتمنى ذلك. تم ئێمە تەمەنای ئەوەمان نەیەکرد بگەینە ئێرە. بەسەرۆکی دادگای فیدراڵی دووت؟ بەڵێ ئەوە مسەجل لای ئەوان ئێستا و ئەو برادەرانە کە لەگەڵمانە بوون ئەزانن. وتم تەمەنای ئەوەمان نەیەکرد بێنێرە. بۆچی؟ چونکم ئێمە هەرچۆنێ بێ پێمان خۆش بوو خۆماڵی شتەکان کێشەکان هەل بکرێن. بەڵام بۆ ئەوی جەنابتان و ئاگاداریشن هەموو کەناڵە تەلەڤیزیۆنیەکان ئاگادارن چەندین دیمانەمان لە کەناڵەکانە کردووە، چەندین کۆنگرەی ڕۆژنامەوانیمان بەستووە، دەیان بەڵکو سەدان یاداشمان لە 2015ەوە هەتا ئێستایش ئێمە بەردەوام ناردۆ بۆ هەموو لایەنە پەیوەندیدارەکان بەم کەیسی خانەنشینانەوە. نامەی تایبەتمان ناردۆ بۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی عەلە لەقەڵ بتوانین بچین لە نزیکەوە سکاڵایە بکەین لای ئەو دەردە دڵ باسکەین. دوای ئەو نامەمان ناردۆ بۆ بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەمانە وەگەیشتووەتە دەستیشان، چونکە بە خەڵکی معتەمەدی خۆیانە نامەکانمان ناردووە و دەیان سکاڵامان تەقدیم کردووە. هەموو پەرلەمانی کوردستان ئاگادارە، وەزارەتی مالیە ئاگادارە. بەڵام بەداخەوە من ئەم یاوارەی گوێم لە بەڕێزێ بوو کە پۆستێکی گەورەی هەبوو لە وەزارەتی دارایی عێراقا، قسەیەکی زۆر جوانی کرد لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی کوردستانە. وتی حکوومەتی هەرێم زۆر کەم تەرخەمە، زۆر بێباکە، زۆر بێخەمە. تەنانەت لەم یعنی دادگای ئێمە کە ئەم مانگێک زیاترە بێ ئێمە مەشغوڵین بەو دادگایەوە، سێ جەلسەمان تا ئێستا کردووە تەواومان کرد. یعنی ئەبوو نوێنەری ئەوان بەهاتایە، ئەبوو ئەوان وەکو مدعا عەلەیهی وەکو سکاڵە سەرکراو نوێنەریان ئامادە بۆیە، هەر ئەسڵەن کەسیان نەنا، هەر ئەسڵەن وەڵامێکە. یعنی زۆر بێخەم دیارن، زۆر کەم تەرخەم دیارن. بەداخەوە کە دوجار بە سەلبی ئەشکێتەوە، هەم بەسەر حکوومەتەکەیە و مردوداتە سەلبیەکەیشی دیسان هەر بۆ بەس بەخێر بۆ خانەنشینان ناشکێتەوە. بەڵام ئێمە دوجار گەیشتین بەو ئەنجامەی کە بچین سکاڵا تۆمار بکەین لە بەڕاستی لە دادگای باڵای عێراقی. بەس مامۆستا وتت سەرۆکی حکوومەت جێگرەکەی ئامادە نەبوونیەوە هەر ببین وەکو خانەنشینان بە فەرمی داواتان لێکردبوون؟ بەڵێ بەنامەی ڕەسمی نامان بۆ ناردوون و لە ڕێی دەستگا نزیکەکانی خۆیانەوە ناردوومانە و هەر ئەسڵەن وەڵامێکمان وەرنەگرتەوە بڵێن ناتوانین بتان بینی یا نامانێ بتان بینی. هەر هیچ یعنی وە چەندین تا ئێستا وەکو عەرزم کردی سەدان یاداشمان نووسیوە تا ئێستا جوابێکمان بۆ نەهاتوەوە. باش بەس ئێوە سکاڵەتان لەسەر مەسرور بارزانی و ئاوەتی شێخ جەناب تۆمار کردبوو لە دادگای فیدراڵی؟ ئیضافەتەن ئیلا وەکو عەرەبەڵێ ئیضافەتەن ئیلا وەزیفەتەیهما. شکە سکاڵامان لەسەر سەرۆکی ئەنجومەنی وەزیران، چونکە ئێمە پرسمان بە تەمان کۆمەڵێ پارێزەری پرۆفیشناڵ کردووە و پارێزەری پرۆفیشناڵمان هەبووە لە بەغا کە بەڕاستی خۆی لە فقی دەستوریە شارەزایەوە لە محکەمەی باڵا چەندین کەیسی دیوە و زۆر لێرەوە زۆر سوپاسی هەموو ئەو پارێزەرە بە ڕێزانە ئەەکەین کە ئامادە بوون خۆبەخشانە، چونکە زان قەزەیەکی هەر هیچ نەبێ قەزەیەکی ئینسانیە، چونکە کەم ماڵ هەیە خانەنشینیان نەبێت لە هەرێمی کوردستانە. زۆر پارێزەر هەبوو ئامادە بووە کەوا خۆبەخشانە هاوکاریمان بکات. لەوانە یەکێک لەوانە کاک بەشدار حەسەن
کە لە هەولێرەوە زۆر سوپاس یەکەین لەسەر مەسرفی خۆی و لەسەر حسابی خۆی چەندجارێک خۆبەخشانە هاتووە بۆ دیفاع لەو کەیسە خەیرە و لێرەوە ئەمەیە بەڕاستی لەوانەیە کە پێشی خۆش نەبێ نایبێنم بەس من ئینسانە بێ عرفانی هەبێ یعنی عرفان بالجەمیلی پێڵێن لە عەرەبیە ئەبێ ئینسان بەڕاستی بەوەفا بێ دکتۆر یوسف محەممەد سادق کە ئەندام سەرۆکی پەرلەمانی خولی پێشووتر بوو لە هەرێمی کوردستان بەڕاستی ئەو ئێمە چەند جارێک لەگەڵی دانیشتین 6 مانگی پێش ئێستا لە یەکێتی خاننشینان و لەگەڵ چەند پارێزەرێکی ترا ڕاوێژمان کرد و لایەنە یاسایەکانمان هەموو لە یەک داوەتەوە اینجا گەیشتنە ئەو نەتیجەی کە پەنابەرین بۆ دادگای باڵا چونکە ئەوە لەسەر ئاسی هەموو عێراقا دادگایەکی دەستوریە دوای دێمەوە خزمەتت سوپاسی ئامادەبوون دەکەین کاک بەشدار سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزشت دەستخۆشتان دەکەین کە بەڕێزتان هەم لەم کەیسەی خانەشینەر بە خۆبەخشی کارتان کردووە پێشتر لەوەی بادینان بە هەمان شێوە لەوەی گەرمی جوتیاران هیوای سەرکەوتن بۆ دەخوازیم ئەگەر وردەکاری بڕیارەکەی ئەمڕۆی دادگامان پێ بڵێ کە بەڕێز وەکو لایەنە یاساییەکەی کارتان تێدا کردووە دەقی بڕیارەکە چی لە خۆ دەکرێت وردەکاری یاساییەکەی چۆن ئەوەی کە ئەمڕۆ لەبارەی خانەشینان بڕیار لێدراوە بەناوی خودای گەورە مهرەبان سڵاو لە جەنابە سڵاو لە بەڕێز مامۆستا سادق گوتەبێژی یەکێتی خانەنشینانی کوردستان سڵاو لە تەواوی بینەرانی تەلەڤیزیۆنی پەیام دیارە ماوەی 6 مانگ دەبێت ئێمە لەگەڵ بەڕێز دکتۆر یوسف محەممەد و هەروەها بەڕێز مامۆستا سادق و هەموو ئەو بەڕێزانەی لە یەکێتی خانەنشینانی کوردستان پرۆژەیەکمان دەست پێ کردو گەڵاڵە کردووە بە مشاورەکردن لەگەڵ کۆمەڵێک لە یاساناس و مافناس و پارێزەر و لە خەڵکی دیکە تا گەیشتنە ئەوەی کە لە مانجی لە 8 نۆ ئێمە دەستمان بە تەقدیمکردنی داواکە کرد ئیتر ئەوە بوو بە ماوەی 3 جەلسە الحەمدوللا محکەمەی ئیتیحادی قەراری لە بەرژەوەندی خانەنشیناندا قەرارەکەش بریتە لە دوو بڕگە یەکەمیان ئەوەیە دەرێ إلزام المدعى عليه حكومة إقليم كردستان بالعمل بقانون التقاعد الموحد الاتحادي رقم 9 صار 2004 يواتا حكومة هرمي إلزام كردوها بزي كردني وبيرو كردني يا سيجمار إنه صار 2004 خانشينان بيوني بخانشينان ويا وهروها لبرجي دوم دري إلغاء كردنوي كار كردن ب يا سيجمار بيستحفظ صار 2006 بعربي كي دري إلغاء العمل وعدم صحة ودستور عدم دستورية العمل بقانون رقم 27 لسنة 2006 بمحكمة أمر خوشبختانة أو برياريدا ولا قازانزي هم خانشينان توابو إن شاء الله هم لا يجلسوا المندبن ودم وش بريستان بري مجماري شي زور لخانشينان زيادة ل 100,000 خانشين متسيل خوال 300,000 دينار بلد 220 تدا تا 150,000 اما يشتي ما فروران ما متصادقوا هاوريكاني كلغل مناتن بو بغا صنعينيه شامبوين نموذج بو هنا انه بيشكش محكمه ما كرد كخلك هي 150,000 تقاعد بخلك هي بد 120,000 تقاعد بو كتيله بغداد كمترين متبين 100,000 اوان صاد وداتر صارت او ما ودو صاله 100,000 بو زاد بو تحسين معيشه بابەتی تحسین معیشی لە هەرێمی کوردستان هەر وجودی نییە هەر حکوومەت بەلاشی بەلای داناچێت باشە بەس سەبارەت بۆی کە دوای لەسەر لایەنەکانی یاسای ئەو یاسای کارین پابندکراوە یاسای ژمارە 9 ساڵی 2014 هەمارکراوە یاسای خانشینی گرتو کە دەبێت جێبەجێ بکارێم لەسەرەوە دۆسین بەس ئەو یاسای خانشینی ژمارە 27 ساڵی 2006 هەموارکراو لە عێراق هەڵوەشاوەتەوە ئەگەر لە عێراق هەڵوەشاوەتەوە چۆن لە هەرێمی کوردستان کاری پێ دەکرێم یاسایە طبعا هو سەرپێچی یاسای لە عێراق هەڵوەشاوەتەوە وەخوکەتی خۆشی خۆ یاسای ژمارە 27 ساڵی 2006 کە دەرچوو لە عێراق خۆ ئەوی شەر عێراق بوو کە هەرێم لەسەری دەڕۆیشت باشە بۆ لەسەر ئەو دەڕۆ پاشان ئەوان کە هەمواریان کردەوە ئیلغای قەراریان کرد بۆ جارێکی کە هەرێم لەگەی دێنەڕۆی طبعا ئەوەی کە کردوێتی 7 ساڵە هەرێمی کوردستان زوڵم لە خانەنشینان دەکاتن کە بۆ یاسای دەڕواتن باشە بەس لە هەرێم بەرکاریش کراوە یاسایە کێستا لە عێراق کاری پێ ناکرێ و دوو هەڵوەشاوەتەوە یاسایەکی نوێ دەرچووە لە هەرێم لە پەرلەمانی کوردستان بڵێن بەرکار کراوە لە هەرێم هەر لەسەر قانونی پێشوو دەڕوە یاسای ژمارە 27 2006 تا ئێستا لەسەر یاسای ژمارە 9 2004 نەڕۆیشتووە ئەمن بەس ئەوەی دەزانم لە ساڵی 2015 پەرلەمانی کوردستان خوێندنەوە یەکەمیشی بۆ کرد دواتر خۆی بەلای دانەچەوە و وازی لە یاسایەکە هینا و جێبەجێ نەکرد باشە بەس وەکو لایەنی بڵێن سکاڵاکار ئەوان ئەگەر ئامادە نەبوون مەسرور بارزانی و ئاواتی شێخ زەنە ئەگەر ئێساوان هیچ ئامادە نەبوون دادگا بەغیابی ئەوان بڕیاری نەدا ئەوە چۆنە لە ڕووی یاساییەوە گەر ئامادە نەبی دادگا چۆن بڕیاردەدا
زۆر ئاساییە مادەم تەبلیغ بوو ئەگەر بێت اعتیبار دەکرێت کە حەزوری هەبوو مادەم تەبلیغ بوو نەهاتووە دەبایە یان خۆیان سەرۆکی حکوومەت وەزیری دارایی یان خۆیان بە شخصی سەر ڕای کارەکەیان حاضر بنیان دەبایە نوێنەرەکانی ڕەوام بکەن یان محامی بگرن ڕەوانی بکەن خۆ بۆ زۆر کەیسێ محامی دەنێرن کە نهاتوونە قرارەکە لە سەریان دەرچۆ تازە مەجای تانە لێدان و ئەوانەشی تێدا نەمایە لە بەرەو بەپێی قانون بەپێی دەستوری عێراق لە مادە 94 دەستوری عێراق دەرێ هەموو قراراتی محکمەی ئیتیحادی باتە و دەبی ئەو کەسێک کە لە سەری دەردەسی دەبی جێبەجێ بکە ئەگەر جێبەجێنەکە کەواتە بەپێی قانونی عقوباتی عێراقی کەواتە سزایەکی ئەنجامداوە و تاوانێکی ئەنجامداوێت دەبێ محاسبە بکرێ هەر شێبی بەڵێ دوایی دێنە سەر لێکەوتەکانی ئەگەر ئایا لە کەیەوە جێبەجێ دەکرێت ئەم یاسای خانەشینی یەگرتووە و هەرێم ئەگەر جێبەجێنەکە چی ڕوودا دێ وڵات کاک بەشدە مامۆستا سادق سەبارەت بە لایەنە باشەکانی ئەگەر ئایا قسە لەسەرەوەش ئایا حکوومەت هێرێم جێبەجێ دەکات بۆ نمونە یاسای خانەشینی یەگرتو ژمارە 9 ساڵی 2014 هەموار کراو کە مافی زۆری بۆ خانەنشینان تێدا ئالێرە جێبەجێ دەکەوە ئەگەر جێبەجێ بکرێ بۆ نم لە موچەی خانەنشینی لە ژیانی خانەنشینان چ ڕوودەدات وڵا بە جێبەجێکردنی ئەو یاسایە تاوانە ئەو یاسایە خۆبەرای قانونی سیاغیان کردو و کردویانە بە یاسا و بەداخەوە لای ئێمە کە ئەو شتانە نیە ئەجنا لە وڵاتان و تەنانەت ئێستا لە عێراقیشە ساڵانە ئەچنەوە بە ئەو یاسایانە کەوا مەسی حیاتی ژیانی خەڵکەکە ژیانی ڕۆژانی خەڵک لەبەرەوە ئەو یاسایە بەڕاستی تا ئێستا منسیفترین یاسایە بۆ خانەنشینان مەسەلانی کەمی موچەی بە 400,000 لە سەرەتاوە دیاری کردبوو بەڵام وەکو جەنابی پارێزەر ئاماژەی پێکرد بە هینی ئەوەی چی پێڵوارەکە نان ئەوی تەحسین معیشە ئەوەی کە پێڵن تەحسین معیشە 100,000کان بۆ ئیزافە کراوە و ئێستا حاڵی حاضر پەرلەمانی بەغا ئەنجومەنی نوێنەرانی بەغا لە مداوەلەی ئەوان چەند پەرلەمانتارێکی بەڕێز مەشروع ینی پرۆژه یاسایەکیان تەقدیم کردووە کەوا جارێکی تر بەلانی کەمی موچە بچنەوە لە بەغا یعنی موچەکان تەمان ئەوان ناڵێن لە بەغا ئەوانەڵێن سەرانسەری عێراق و وایشە یاساکە فیدراڵی بەڵێ یاساکە فیدراڵیە ئێستا بەپی یاسای خانەنشینی یەکگرتووی ساڵی 2004 کە لە عێراق بەرکارە و هەرێم پابندکراوە دەبێت موچی خانەنشینی 500,000 کەمتر نەبێت ئێستا 500,000 کەمتر نییە و ئێستا هینێکشان بەدەستەوەی پرۆژەیەکەوە بچێتە 750 چونکم معیشەتی بەرەو سەرچووە شت گرانیە مەسەلەن لەبەرەوە کەوا ئەبێ بە پێی ئەوە موچە زیاد کە بە تایبەتی بۆ خانەنشین چونکە خانەنشین خۆتەزانی ئەوەی کە یعنی توانە هەبووە سەرفیان کردووە ئێستا کاتی پاداشدانەوەیانە وە لە لایەکی کەیشەوە بەڕاستی ئەو پارەی کە خانەنشین وەریەگرێ یعنی ئەگەر زۆر وردی کەیتەوە هیچ منەتێکی شیتیان نییە بڵین بۆ ئەوەی کەوا بڵین زیاد کرا ئەوە بەشێکی زۆری لەو سندوقی خانەنشینیە سەرفەکرێک کە ئەبێ هەبێ لە وڵاتە و لە عێراق ئێستا ئەوەندە زۆرە پاشەکەوتی و ناو سندوقەکەی 15 تریلیۆن ئێستا یعنی قەرزیشی لەکەن بۆ بەعزی سێکتەری تر و حکوومەت ئەبێ دەعمی بکە لای ئێمە ئەسڵەن ئەو سنووقە هەر وجودی تا ئێستانە بۆ ئەڵێن بە تەمانیا دانراوەتەوە شاید ئەوە باش بەزەوەی کاک بەشدار ئاماژەی پێکرد ینی بزانم 90,000 خانەنشین موچەکانیان لە 200 بینی 220,000 بەڵێ 90,000یان بڵێن 100,000 لە بینی 220,000 بۆ 300,000 بەڵێ زۆرینەی خانەنشینان موچەکانیان یعنی زۆر لە 300,000 کەمترە زۆری تیا 220 بەڵکو من وەکو جەنابی ئاماژەی پێکرد هەنێک عینەمان وەرگرتۆ لێرە هەر لە بانکەکانی موچەدان 150,000 تایە 150,000 من خۆم بۆم بردووە ئێستا لە محکەمە ئەو هینە هەیە ئەو لاپەڕێ هەیە کە مەوسوقە یعنی شتێک وەسیقەیەکە 150,000 هەیە لە هەرێما کە بە ناوی خانەنشین و موچەوەرەگرێ ئیتر بابچین بۆ 150 220 300 ئەمانە زۆرینەن یعنی لە هەرێما باشە بەس لەو یەک دوو دانیشتنەی کە کرا ئێوەکو خانەنشینان دادگا چی لێپرسین سەرۆکی دادگا ینی هیچ پرسیارێکی ڕوبەڕووکردنەوە وەکو قسەکردن چی لێ پرسینەوە سەرۆکی دادگای فیدراڵی بەڵێ من وەکو بە سفەتی مدعی شخصی بڵێن بوونەوەی کە بەشداربوونیەکی بوونەوەی کە پرسیار ئاراستەکراوە پرسیاری لە من کردوتی ئایا ئێوە تا ئێستا یعنی مراجعی هینەکە داوایری هەرێمتان کردووە یعنی ئەو ئەیویست شتەکان زۆر قانونی بێ قسەکان بۆی بزانێ ئایا ئێمە ئیقامەی حجەمان کردووە لەسەر هەرێم منی جوابمدایە بەڵێ کە کردومانەوە هەموو ڕێگا یاسایی و مەدەنیەکانمان گرتووەتە بەر بۆەوەی کەوا بگەین بۆ مافانەی خۆمان و پرسیاری ئەوەی لێ کردم کە چۆن موچەوەرەگرن شێوازی موچەوەرگرتنی هەرێمم بۆ باسکردن تەوانەوانە حقایقن ئەبێ ئینسان بیڵێ و تر زۆر شتی تر لەو بابەتانی کە ئێمە لێرە لە چاو
باسی وەشتان کە خەڵک لە سەرەی موچەیە مردووە بە شێوەی ناڕێکخرا و موچەدا بەش دەکرێت یعنی بە شێوەیەکی عابر باسی ئەوەیشمان کرد بەس من بەڕاستی زۆر نەمانەویست یعنی هەموو عیب و عارەکانی خۆمان کە بەداخەوە یعنی هەیە و ناشارێتەوە لەوێ باسکردن بەڵام ئیتر ئەوان کە پرسیارانەکرد ناچارە بووین هەندێک وەڵام بینەوە با عابریش بێ بەڵێ بەڵێ هیچ لێ خوێندنەوە زۆر متعاتیف بوون کە باسی ئەو کێشەی خانانشینانتان کرد زۆر متعاتیف بوون لەگەڵمان متعاتیف یعنی وەکو حەقیقەت طبعا سەرۆکی دادگا هەشت قازیکەی لەگەڵا بوو چوار لەم لێەوە چوارەوە بالمناسبە دوان لە قازیەکان کوردن کوردەکانیش هەروەکوان متەئسیر بوون هەروەکوان چونکم کوردەکانی پرسیارێکیان لێکردنەوە لێرە هەندێک لە دادگای فیدراڵی دوو دادوەری کورت هەیە بەڵێ هیچ پرسیارێکیان لێکردن کوردەکان ئەو خۆی لە کاتی هەندێک مداوەلا سەرۆکی دادگا سەیرێکی ئەملاولای خۆیە کرد و مشاوەرەی ئەکرد بەڵام بەو کوردانەش مشابە دادوەری کوردەکان یەکێکیان نزیکی بوو لەگەڵی ئەیکرد یەکیان دوورتر بوو لە دانیشتنەکە تەمانەوە تەوزیعی خۆیان نەزان بۆچی وایە بەڵام شتەکانی ئەمە ئەوەنە حەقیقیەوە ئەوەنە ڕاستە بەڕاستی هەر هەمویان متعاتیف بوون بەس دادوەرە کوردەکان هیچیان وت من گوێم لێ نەبووە هیچ بڵێن بەس لەگەڵ یەکێکیان ئاگام لێ بوو یعنی بەچفە قسەیان ئەکرد کە کاتێک پرسیاریان نەکرد لە ئێمەمانە بەڵێ دێمەوڵات کاک بەشدار سەبارەت بە ئەگەر چونکە قسە لە سەرەوەیە دەڵێن ئێستا بۆ نمونە پێشتر لە 15/2 ئەم ساڵ بڕیاری دادگای فیدراڵی هەبوو لەبارەینەوە تا یاسا حکوومەت هەرێم جێبەجێی نەکردووە پێشتر بڵێم سکاڵایەکی تر هەبوو کە لەسەر کۆمیسیۆن دەبێت بەرگەی دوو لە یاسای کۆمیسیۆن هەڵبژاردننی هەرێم هەموار بکرێتەوە تا ئێستا هەموار نەکراوەتەوە ئەوەشی بڵێنەوەی خانەنشینی هاتۆتە سەر بەرکارکردنی یاسایی گرت و ژمارە 9 ساڵی 2014 هەموار کراوە ئەگەر هەرێم جێبەجێی نەکات چی ڕوودەدات ئەگەر هەرێم جێبەجێ نەکات طبعا ئەوە جیایە ئەو بابەتێک کە جناوت باسی دەکەی بە خۆیان بە موضوعی نەفت کە کەسێ ناپێچێتەوە لەبەرەوەی لەبەردەستی خۆیانە بەڵام ئەو پەیوەندی بە تقریبا ئەگەر برێم بەشێکی زۆری خەڵکی کوردستانەوە هەیە ئەگەر ڕاستەخۆ پەیوەندی بە تۆ نەبێ ناڕاستەخۆ پەیوەندی بە تۆشەوە هەیە لە بۆ نمونە بە من ئەگەر ڕاستەخۆ پەیوەندی بە منەوە نەبی ناڕاستەخۆ پەیوەندی بە منەوە هەیە لەبەرەوەی ئەگەر خۆم خانەنشینم ڕەنگە باوکم خانەنشین یان دایکم خانەنشین بێ بە شێوەیەکی گشتی ئەو بابەتە جیایە لەگە بابەتی نەفت و ئەو مۆزوعانە چکە مۆزوعی نەفت هەر خۆیان خەوانینە خۆشیان جێبەجێ بکەن جێبەجێ ناکەن کەسێک نییە بڵێ بۆ بابەتی مۆزوعی نەفت جێبەجێ ناکەن لەبەرەوەی زەر تەنها بە خۆیان دەگا ئەو مۆزوعی نەفت خۆیان لێی سوودمەندن بەڵام ئەو بابەتە ئەگەر بێت و ئەوانە جێبەجێ نەکەن بە پێی مادە لە یاساکە باز دەکاتن لە مادە 36 لە پەیڕەوی ناوخۆی دادگای باڵای فیدرالی یاسای ژمارەیەکی ساڵی 2022 باس لەوە دەکا هەر کەسێک لایەنێک ئەگەر بێت و بڕیاری دادگای باڵای ئیتیحادی جێبەجێنەکە تووشی لێپرسینەوەی سزای دەبێت و هەروەها لە مادە 229 لە قانونی عقوباتی عراقیش بە هەمان شێوە هەر کەسێک ئیمتیناع بکە لە جێبەجێکردنی قراراتی قەزایی اعتیبار دەکرێت تاوانێکی ئەنجام داوە بۆیە ئێمە لە پاش ئەو هەفتەی ئایندەدا بە هۆشداری ئینزار دەدەین ئینزارێکیان بدەین بڵێن دەبێت ئەو قرارانە جێبەجێ بکەن ئەگەر جێبەجێیان نەکرد ئەو کاتە دووچاری لێپرسینەوەی سزایی دەبن بەڕاستی هەرێک لە سەرۆکی حکوومەت وەرەوە وەزیری دارایش باشە لێپرسینەوەی یاسایەکە چییە فەرمانی گرتنە دادگایکردنە بۆ نمونە لێکەوتەی چییە ئەگەر بڕیارێکی دادگای فیدراڵی جێبەجێ نەکرێت بەڵێ فەرمانی گرتنە کە دەڵێن سزایی کەواتە فەرمانی دەرگیرکردن دەمێنێت ئەو دادوەرە بەڕێزەی کە ئەمە سکاڵایەکە دەبێنە پێشی چۆن خۆی و ویزدانی خۆی ئاسوودەکە دەسەڵاتەکانی خۆی بەکاردێنی بۆی سزای ئەو کەسانە بدە کە ئەو یاسای جێبەجێ ناکەن باشە بەس لەکەیەوە ئەو یاسای خانەنشینی یەکگرتووی عێراق کە موچەی خانەنشین نابێت لە 500,000 کەمتر بێ جێبەجێ دەکرێت لەکەیەوە دەبێت ئێسامڕۆ دادگا بڕیاری داوە لەکەیەوە دەبێت جێبەجێ بکرێن لەسەر حکوومەت یاریێم لە ڕۆی یاسایەکەیەوە پێویستە جێبەجێ بکە لە پەیڕەوەکە دەڵێ هەر لە هەمان لە مادە 36 فەقەرەی یەکەم دەڵێ لە ڕۆژی دەرچوونی بڕیارەکە ئەو کەسولیانە ملزم دەبن بە جێبەجێکردن یعنی واتە هەر ئەلەو ڕۆڕا یعنی هەر ئەو ڕۆ دەبێ حکوومەتی هەرێم ملزم بێ بە جێبەجێکردنی ئەو بڕیارانی دادگای باڵای ئیتیحادی باشە دەمێن بۆ چوونی بەڕێز بزانمە سەر هەڵوێستی دادوەرەکان هەم بە دادوەرە کوردەکان و سەرۆکی دادگاش چۆن بوو لەگەڵ ئەو مەلەفە کە بەڕێز مەسەلەن پراوی قانونیەکەت زیاتر لەلا بوو و پێشکەشت کردووە یاخودۆ پرسیارانەی کە ڕوبەڕووی جەنابچی کردەوە سەرۆکی دادگای فیدراڵی ئەی چی لە بەڕێستان پرسی
ئێمە ئەو کاتە کە سکاڵاکەمان نووسی نە سەرۆکی حکوومەت نە نوێنەرێکی یاسایی نە وەزیری دارایی نە نوێنەرێکی یاسایی کەسیان ئامادە نەبوون لە دادگاکە بەڵام تەبلیغ ببوون و پرۆژەکە و لایحەی داواکەیان چوو بە بەردەستی کە حاضر نەبوون محکمەی ئیتیحادی پێی باش بوو کە وەکو کەسی سێم للئستیضاح وەزارەتی مالی عراقی ئیدخال کرد بۆ جلسەی پاشتر ممثلی وەزارەتی مالی عراق هات کە دەڵێ لە بەرگەستێ لەم یاسایە باسی ئەوە دەکات کە تسري أحكام هذه المادة يعني بكل كي أم ياسايا لسر عمومي عراق ولات زي بزيادة كري وتيخون ناكري ولات لنا ولات شكبي هريمي كردستان يجزمني باعتبار هريمي كردستان عراق سرب عراق دبي أوانج ملزم بو قراراتنا سبارات بوي كمحكمة برسائل إما كرد بو هريمي كردستان زي بزيناكا وتم أود بقى خويان بين أوان بين جاب بدون أبو زي بزيناكا وان سر بيتي ذكر نصر شو حكومتنا وزي دراي أما دنا بندبي أوان خويان أوان جاب وبرسائل بدنا برسائل اللي إما كروا ئیتر پرسیارەشی لە بەڕێز مامۆستا سادق ئەو بەڕێزانە کرد کە خودی خۆیان لە دانیشتەکان بەشدار بوون هەمووشیان پرسیارەکانیان وەڵام دایەوە و باسی ئەو موچانەیە کرد کە هاوشێوەی ئەوان خەڵک بە هەمان موچە و بە هەمان شەهادە و بە هەمان خزمەت چۆن تەعین بۆ موچی چەندە ئەوان موچیان چەندە بۆ دادگایان شی کردەوە و دادگاش گەیشتە قەناعەت و نوێنەری وەزارەتی مالیەش وتی ئەوەی کە هەرێمی کوردستان دەکات سەرپێچی یاسایە چونکە هەمان ئەو یاسای 2006 هەر لەلایەن حکوومەتی ئیتیحادیەوە دەرچووە خێرە ئەوی جێبەجێ دەکەن ئەوەی جێبەجێ ناکەن هۆکارەکە چییە کەەوەی 2006 کە لە عێراق ئێستا هەڵوەشاوەتەوە لێرە ئیشی پێ دەکرێت یاسانوێیەکەی 2014 ئیشی پێ ناکرێت هۆکارەکە چییە؟ هۆکارەکەوان پێیان وایە وەزعی مادی باش نییە نازانم چی تاوانی ئەوە کێشەی خانەنشین نییە بۆ ئیلێ دەگەوتە کاری ئەوەی کە پارە بۆ خانەنشین سەر بکرێت وەزعی باریدارایی کوردستان تەواو نییە با دەتوان ئەگەر بابەتەکە لێگرتنەوەی یان تەقەشوفاتە با بتن لە سێکتەرەکانی دیکەی سەرفکردن و خەرجکردن بالەوی لێ بگرنەوە نەک لەسەر لە خانەنشینی داما و مەزلوم بەڵێ سوپاس دەکەم دوایی دێمەوە لای بەڕێز لەسەرەوەش قسە دەکەین ئاگایرم یاسای خانەشینی یەکگرتووە جێبەجێکرێ ئایا ئەو فەوزایش کۆتایی نایە کە ئێستا لارێم هەشت یاسا هەیە بۆ بواری خانەنشینی دێمەوە خزمەتت ماوەسە سەبارەت بەوەی ئەگەر ئەمە جێبەجێ بکە یاخود جیاوازی چییە لە بینی ژیانی خانەنشین لە هەرێم و لە عێراق جیاوازەکە چییە لە ڕووی موچەوێ شێوازی دابەشکردن بێ خزمەتکردن لە ڕووی تەندروستیانە جیاوازەکە چییە؟ وڵا پێش وەڵامی و پرسیارە بەمەوە شتێک کە کاک بەشدار پێم وایە چونکم قسەکانی هەمووی لایەنە قانونیەکانی باس کرد ئیزافەیەکم هەیە من بۆ قسە ئەو ئەم قەرارە کە ئێستا دەرچووە قەراری ئیلغای ئەسڵەن ئەڵێ ئەم قانونی ژمارە 27 ساڵی 2006 ملغایە لەکەیەوە ملغایە لە یەکی 2014 ملغایە کەواتە خۆی یعنی هەر بە يعني تو بمنطق ليكي بروا كواتل ليكي 2014 هر خانەنشینێک بەو قانونە ملغایە تقاعد کراوە کەواتە ئەبێ لەو کاتەوە ئیتر يعني قانونی ژمارە 9 2014 بەسەرا تەنفیز بکرێ حتا وەکو بڵێ ئەتوانم بڵێم خانەنشینیەکان ئەبێ هەڵوەشێتەوە جارێکی تر بەم قانونە تەقاعد بکرێن ئەم قانونە مەفروزە ئەو ئەسەری هەبێ چاوڵێکێ بۆ سکاڵاکیش دەسەرەوە تۆمار بێگومان ئێمە بێدەنگ نابین وەکو برادێک وەختی خۆی لە مەسەلەی ڕیفراندۆما وتی تاپۆی ڕەشۆ لە گیرفانمانەیە ئەمە ئێسام تاپۆ ڕەشەمان لە گیرفانایە ئەمە لە بەرزترین دادگای عێراقیەوە دەستوریەوە دەرچووە ئەمە لە گیرفانمانەوە حەقیقەتیشە لەبەرەوە ئێمە چاوەڕێیەکەین بزانین ڕەدی کاردانەوە چۆنە بێت لە مەراحلی تریشە بە دوای هەموو کەیسەکان ناچین و نەک هەر ئێمە باڕکە ئەمڕۆ یعنی خۆشیش نییە منەوە قسەیە گەڕمەوە بە درێژایی ئەو ڕێگایە من تەلەفۆن بگوێمەوە بۆ ئەو خەڵکە یعنی هەر هەموو خەڵک پێی خۆشە هەر هەموو خەڵک بەڵام لە یەک شت هینەکەن سڵەکەنەوەڵێن حکوومەتی هەرێم تۆ بڵی یعنی ئەوەندە گومان هەیە لەم بەداخەوە لەم دەسەڵاتی خۆمان کە ئەوەی کە لە مەسلحەتی ئەو میلەتە بێ جێبەجێ ناکە خەڵک گومانی لەوە هەیە بەڵام ئەم قەرارەوەکو بە ڕێزی کاک بەشدار ئاماژەی پێکرد قەرارێکی مولزیمە و قەرارێکی بەڕاستی متابعاتی قانونیشی بەدوا ئەڕوا و بۆ ئەوەیش کە فەرمووت پرسیارێکت کرد لە کاک بەشدار کە بۆچی ئەمان لە هەرێمە جێبەجێ ناکەن پرسیارێکی لە پارێزەری بەڕێز کرد جەنابی سەرۆکی دادگا وتی باشە لە هەرێمە قانونی تەنفیز یا ئینفاز بۆ قانونی ژمارە 27 ملغا دەرچووە بۆ ئەوی بڵین ئەوان بە قانونێکی خۆیان ئەوە تەنفیزەکەن و تا حدێک معزور بن طبعا ئەمیش و هەمومان جوابەینەوە ئەڵێن نەخێر یعنی لە هەرێمە بەبێ هیچ سەنەدێکی قانونی ئەو قانونە مردووە ملغایە
جێبەجێ ئەکرێت کەواتە ئەو قانونە هەلێکی یەکی 2014ەوە مردووە و ملغایە بەڵامیتر بۆکی جێبەجێ کراوە ئەوەکو ئەم فەرمی جوابەکەی مەفروض ئەما بیدەنەوە بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت کەوتت چی ئەگۆڕێ ئەم ئێستا جیاوازی چییە لە بینی خانەنشین لە هەرێم و لە عێراقا جیاوازی یەکجار زۆرە وەکو چۆنەوە ئاسمان و ڕێسمان ئێستا من وەکو خۆم موچەکەم لەگەڵ هاوشێوەیەکی خۆمە کە لە قانونی با بڵین عێراقی بەسەرا جێبەجێکراوە 500,000 دینار موچەکەمان فەرقی هەیە ئەمە یەک هەمان ساڵی خزمەت بەپێی تەمان بەپێی بەرزی و نزمی موچەکان فەرقەکان بڵێن هاوتای بەڕێزی ئێستا لەوێ بە هاوتای خۆم بە تەلەفۆن من لە کارتێک لە کەناڵێکی تەلەڤیزیۆنی هەر ئەم سلێمانیەوە بە تەلەفۆن قسەم لەگەڵا کرد بەم باشیر جوابی یامەوە ئێستای ئامادەم تەلەفۆن کەم بۆ هەر کەسێک لەوانەی کە لەوێن و هاوشەوەی خۆ من هەتا ساڵی لە تۆ زیاترە 500,000 لە من زیاترە من 980 وەرەگرم کە ئێستا ئەوە زۆرینەی موچەی خانەنشینە لێرە بۆ عامەکانیایی نەک بۆ ئەوانەی کە بەبێ حساب وەریەگرن بە شێوەیەکی تر ئەو لەوێ 1,420,000 وەرەگرێ حسابیکە 502,000 فەرقە نەک هەر 500ش ئەوە ئیتر بەو سلەمە بەو پێژەی وەرە خوارەوە مەسە ئەو کەسەی بڵێن لێرە 600 وەرەگرێ لەگەڵ هی ئەویا لەوانەیە 350 فەرق بێ ئەو کەسەی لێرە مەسەرەن 220 وەرەگرێت لەگەڵ ئەویا 300 فەرق بێ بەو شێوەیە جیاوازیەکان هەن ئەمە نەوعێکی لە جیاواز دوو کاتی خانەنشینکردن هینێکمان هەیە پێوتری مکافەت نهایەت الخدمە ئەو کەسەی کە خانەنشینەکرێ پاداشتێکی ئەدرێت هەیە یعنی هی ئەو پاشەکەوتی ئیجازە متەراکیمانەی کە هەی بۆ مۆڵەتی متەراکم لای ئێمە من وەکو خۆم کە خانەنشین بووم 6 موچەی بنەڕەتیان ناومەتێ لەگەڵ 2 موچەی تەواوە لەوێ 12 موچەی تەواو ئەدەن بە خانەنشین کە خانەنشینە بێ 12 موچەی تەواو 6 موچەی زیاتر 6 موچەی زیاتر 6 موچەیش بە هەموو موچەی خانەنشینی تەواو نەک بڵێن هەر موچەی ئیسمی یعنی بڵێن ئەمە فەرقێکی تر ئێمە ئەوان لەوێ بەکی کارت موچە وەرەگرن یعنی کابرا لە ماڵی خۆیەتی ڕۆژی وە یەکەم توێژیشن خانەنشین بالمناسبە یەکەم توێژ خانەنشین کۆتا توێژن چونکەوان هیچ ئیلتیزامێکیان لەسەر نەماوە هەتا بڵێ با مانیەکتەواوکەن یا 20 ڕۆژتەواوکەن لە ماوەستۆی لە لیستی موچەیەکە من یەکەمن بەڵێ کۆتاین لێرە ئێمە کۆتا بووین لە دوای سەدان هەوڵ و عارەق ڕشتن اینجا هەفتەیە پێشیان خستین لە چاو یعنی هەفتەیە کۆمەڵی خەڵک ماون لە دوای ئێمەوە ئەجنا ئێمە لە کۆتایەکانین بەڵێ اینجا اینجا لانی کەمی موچەکان مەسە لای ئێمە لانی کەم 150 هەیە 105 هەیە کە دیومە هەیە 220ەکان زۆرن 300 هەیە لەوێ لانی کەمەکە ئێستا 500 و بەرەو ژوورتری ئەمانە خزمەت وانە هەیە جیاوازی هەیە لانی تەندروستی خزمەت ئێستا لەوێ نەخۆشخانەیان جیا کردوتەوە یعنی تایبەت بە خانەنشینان تایبەت بە خانەنشینان بۆ ئەوەی کەوا معالەجەی تیا بکرێ بە یعنی بە خۆڕایی بەبێ بەرامبەر لا ئێمە وێڕای ئەو هەموو هەوڵی داومانە حتا بە سوپاسەوە طبعاً بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی یعنی هەوڵیان بۆ داین کەوا بتوانین لە وەزارەتەوە ئێستا لە وەزارەتەوە پێم وایە حرەکەتێک هەیە بۆی کەوا شتێ بکرێ بۆ خانەنشینان وتیان لە هەولێر و ڕەفیقانەمان لە هەولێر لەقمان هەیە لە هەولێر هەوڵێکیان داوە وعدێکیان دراوە تێک کە یعنی بنکەیەکی جیاب ئەوان دابنرێ ئومێد دەکەین کە ئەوە سەر بگرێ و لە محافەزەکانی تریش بەڵام لێرەش و سوپاسی کۆمەڵی پزیشکی بەڕێزەکەم من کە دوای هەوڵێکی ئێمە هەندێک لە پزیشکەکان لە شاری سلێمانیا ئامادەی خۆیان دەربڕی کە یعنی بە هاوکاریەکی زۆر و وەجە هەندێک جاریش بێ بەرامبەر چ نەشتەرگەری و چ بینینی نەخۆشی خانەنشین بە شەرتە پشتگیریەکی ئێمەی پێ بێت کە خانەنشینە بۆیان ئەنجام بدەن ئەوە کوشتی شخصی یعنی بەڵێ نەک حکوومەت بڵێن حکوومەت یعنی لێرە بەڕێوەبەری گشتی تەندروستی پێی خۆش بوو تەشجیعی کردن بەڵام کوشتی شخصی بەڵێ باش بەس وەکو موچە ئێوە چەند موچتان لە حکوومەت وەکو فەرمانبەرن ئەوەی خاڵێکی باش و خستمەوە من ئێستا خۆم طبعا من کە لە 2014 خانەنشین بووم دوای چەند ساڵ خزمەت دوای 43 ساڵ خزمەت دوای 43 ساڵ خزمەت 21 موچەی تەواوم لای حکوومەتە جگەلەوەی شەر موچەیەک بەلێبڕینەوە ئەوەی کە لە ساڵی 2020 ئەمانە بەڵێ دە موچە بەلێبڕینەوە بەڵێ 21 موچەی تەواوم لایەنە لێرەوە ئەمەوێ من سوپاسی بەڕێز بەڕێوەبەری گشتی خانەنشینی بکەم لە هەولێر پێم وایە بەڕێز حازم ئیسماعیلی ناوە بەڕاستی هەندێ لێدوانیم بینی
کە لە مەسلحەتی خانشینانە و بۆ ئەم کەیسەیش بۆ ئەم کەیسی بەرامبرکردنی موچەی خانشینی هەرێم لەگەڵ موچەی خانشینی عێراقی فیدراالیا داوا لە بەڕێزیەکەین کە وەک پارێزەرێکی خانەنشینان کە ئەو بەڕێوەبەری گشتی خانەنشینیە لە هەرێمە بەڕاستی ئەم کەیسە ئەبێ ئەو بیجوڵێنێ و ئەبێ و کاری لەسەر بکات و ئەو ئەبێ یەکێک بێ لەو سەربازانەی کەوا ئەمە بکەینە حاڵەتێکی عملیەوە بۆی خانەنشینان ئیسفادێ لێ بکات. سوپاس دەکەم بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێک دوای ناوبڕەکە دەگرینەوە لای کاک بەشدار لە هەولێر لەگەڵ مامێنە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن. بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە. خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە. بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود یاریەکە دەستی پێ یاریە جافر سەدەبینینی یاریەکی زۆر خۆشە بەتامینینی جبسيني ما شاء الله عليه رشبه تيبي أولى تيبي أولى يو أملا جبسيني أحمالك أمي سيري كان هيرج بركيني شو كان كربا خوراكي تيبي أولى أزاني أبي وقت من تامي كي إنجا أزاني جول 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 عفرة عفرة وقت ميسيلي أزاني تحمي عليك كل حرب جيل جبسيني جبسينيني كامل شيلات نكراو تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕست. کاک بەشدار سەبارەت بەو ئەگەر ئەم یاسای خانەنشینی یەکگرتو ژمارەنەوەی ساڵی 2014 هەموارکراو لە هەرێم جێبەجێ بکرێت ئەم بڵێن فەوزایش ناهێڵە کە ئێستا هەشت یاسای خانەنشینیمان هەیە لە کوردستان یاسای جیاواز و لە شوێنی جیاوازیش خەڵک خانەنشین دەکرێت. والله دەنگت قەتع بوو مامۆستاحی مەگەر دووبارەی بکەوێ وتم ئەگەرم یاسای بچێتە بواری جێبەجێکردنەوە ئەوەی کە یاسای خانەنشینی عێراقی یەکگرتو کە ئێستا لە عێراق کاری پێ دەکرێت ئەو فەوزایش ناهێڵێ کە هەش یاسای خانەنشینی لە کوردستان هەیە بۆ بواری خانەنشینی بۆی بینە خاوەن یاسایەکی موحەد لە کوردستان. طبعا ئەو یاسا جێبەجێ بکرێت ئەمە شیرکەشمان بە دوودا دێت. ئێستا لە بۆ نمونە لێبڕینی موچە و پاشەکەوتە ئەمە ناچار دەبێت ئەگەر بێت و هەرێمی کوردستان ئەوەش ینی پاشەکەوتی فەرمانبەران نەجێڕێتەوە ناچار دەبێت پەنا بێنە بەرەو دادگای ئیتیحادی جارێکی دیکە چونکە ئەو بابەتەش هەر پەیوەندی بە لە ضمنی اختصاصی محکمەی ئیتیحادیە کە پێی دەگوترێت سیاسی مالی بابەتی علاوە تەرفیعی مۆزەفین و مامۆستایان و ئەوانە کۆمەڵێک بابەتی دیکەمان لە پێشە هەروای پۆلیس هێزەکانی ناوخۆ هەمووی دەمێ بەس بۆ بینرانش ئەوە ڕوون بکەمەوە ینی ئەوڕۆ زۆر پرسیارم لەهات لەلایەن برادران لە پۆلیسەکان و ئەفسەرانی هێزەکانی ناوخۆ پەیوەندیان پێکردی تەمان ئەو بابەتە ئەوانیش دەگرێتەوە هەر فەرمانبەری مەدەنی نییە ئەوە هەمووی دەگرێتەوە خانەنشین کە دەڕێی خانەنشین هەموو خانەنشینی هەرێم دەگرێتەوە بە پۆلیس و بە مەدەنی. ئەوانی دیکەش ئەو بابەتانێکە باسم کرد ئێمە لەمە دووە ئیتر لەگەڵ ئەو دەسەڵاتە ناچارین ئەمە سەنگەریان لێبری سەنگەریشی یاسایی لە محکمەی ئیتیحادی ئەویش بەڕێگەیەکی قانونی هیچ سارمان نماوە. بۆیە ئینشاءڵڵا لە پاش ئەوەش بەرنامەیەکەمان لەبەردەستە بابەتی علاوە و تەرفیعی و ڕاگررتنی مۆزەفین و مامۆستایان و هەموو توێژەکانی تر ئەوانێکە کارمەندی حکوومەتن یان منتەسیبی حکوومەتن پاشێنجی نێش ئەو پاشەکەوتەی چەند ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی لە خەڵکی لەژێڕنەوە نایاندنەوە ئەبێ لەسەر ئەوەش ئێمە مووقیفمان هەبێتن و دیسان ئامادەین بچینەوە بەغدا و دیسان
لە محکمەی اتحادی مافی خەڵکی کوردستان وەربگرینەوە جارێکی دیکەش. بەڵێ ینی سکاڵای تریش دەکەن لەسەر لێبڕینی موچە پلە بەرزکردنەوە سکاڵای تریشتان بەڕێوەیە؟ بەڵێ ئەوانەش ئێستەوە خەریکی پرۆژەمان لەگەڵ بەڕێز دکتۆر یوسف محەممەد پرۆژەمان لەگەڵ چەند یاساناسێک چەند پارێزەرێکی تریش حاکمیشمان لەگەڵدایە کە ناوەناوە لە ئۆفیسەکەی بەڕێز دکتۆر یوسف محەممەد کۆ دەبینەوە مناقەشە و مداوە لەسەر بابەتانە دەکەینەوە گروپێکمان هەیە دائیمەن ڕاگۆڕینەوەمان هەیە لەسەر بابەتانە. ئەم جاریان بەتەما بەنیازی ئەوەینە بابەتی پاشەکەوتی موچەگە هەرێن چارەسەری نەکاتن ناچاری پەنا بینە بەربەغدا پاش ئەوەش بابەتی علاوە تەرفیع و پلە بەرزکردنەوەی فەرمانبەران و مامۆستایان و ئەوانی تر دێت. باشە بەس ئەگەر یاسای خانشینی یەکگرتووی عێراق جێبەجێ بکرێت جۆرێک لە دادپەروەریش دێنێتەکایەوە یاخود بڵێن لەوێت تەمەنی خانەنشینی چەندە لێرە چەندە بۆ پلە باڵاکانیش بڵێن موچەکان کەمتر دەبێتەوە مەرج و ڕێنمایەکان گۆڕانکاری بەسەردادێ ئەوەی عێراق ئەگەر جێبەجێ بکرێت پلە باڵاکان هەمووی دەگرتەوە بابەتە هەر لە گچکەترین خانەنشین تا دەگاتە گەورەترینیان هەمووی هەرێکە بە شێوازێک عادالەتێکی زۆر سەیری تێدا ئەو یاسای نۆی ساڵی 2014 ناتوانم تەفاسیلەکە لێرە باز بکەم بەڵام دادپەروەرێکی زۆری تێدایە و ئەوان دائیمەن لەگەر زروفیش دائیمەن گۆڕانکاری لەو یاسایانە دەکەن و هەروەها ئەگەر بێت و دیسان گرانی و بازار وەزع خراپبیتن بەغدا دائیمەن لە مواکبەی ئەو وەزعدا متابعی خانەنشینان دەکاتن دائیمەن معاشیان لە بەرزبووندا نەکەمتر بەداخەوە هەرێمی کوردستان جێبەوە نادە بازار هەبێتن موچە هەبێ خەڵک وەزعی باش بخراب نەبێ و هەر لەسەر یاسای کۆنە دەڕوە بۆیە بەدڵنیاییەوە ئەو دادپەروەری لەو یاسایە هەیە ئینشاءالله هەموو خانەنشینان لەبەری دەحەسێنەوە و هەمویان ئیسراحەتی پێ باشە بەس کاک بەژار ئەوەی بەڕێزدان باژت پێکت کە دەبێت لەم ڕۆیە حکوومەت تێرێم کاری لەسەر بکات یعنی ئێستا ئەم یاسا پێویستە لە پەرلەمان بەرکار بکرێ یاخود ئەمە یاسایەکی فدرالیە و دەتوانرێت ڕاستەوخۆ کاری پێ بکرێت چۆنە و پرسە خۆی ئەگەر پێشتر کە پەرلەمانی عێراق کاتی خۆی ئەو یاسایان تعدیل کردەوە یاسای ژمارە 9 ساڵی 2014 ئەو کاتی بەر لەوەی کە ئێمە هانا بە بەردادگا بین مەفروض بوو لە ڕێگەی پەرلەمان ئەو یاسایە خوێندنەوەی بۆ بکرێت و جێبەجێ بکرێ بەڵام لە ئێستا یەکسەر ئەو قراری محکمەیە بە هیچ شێوەیەک پەرلەمانیش دۆنیە ئیلغای کاتەوە ڕەفزی کاتەوە بۆیە دەبی ڕاستەوخۆ بستەواری جێبەجێکردن ئەگەر نەچووبایە محکمە و قراری محکمە نەبا بەڵێ دەبایە پەرلەمانی کوردستان خوێندنەوەی بۆ بکاتن و لەسەر ئەم یاسایە بڕاتن کەسی هەروەک پێشی تر لە ساڵی 2015 پەرلەمان خوێندنەوەی یەکەمی بۆ کرد دواتر خوێندنەوەی دومی بۆ نەکرد و ڕایان کرد بەڵام ئەم جاریان ئەو بابەتە جیاوازە ئەم جارە پێویستی بەوەش نما یەکسەر ڕاستەوخۆ دەستەبواری جێبەجێکردن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزیری دارایی سەرڕای کارەکانیان دەبی ئەم بڕیارە جێبەجێ بکەن. باشە بەس وەکو سندوقی خانەنشینی من پرسیارم کرد پێش بەرنامەکە باز لەوە دەکرێت کە ئێستا سندوقی خانەنشینی لە عێراق 15 تریلیۆن داهاتەکەیەتی کە بەشێکی بە قەرزدا و بە بانکەکانیش بەس لە کوردستانە تا ئێستا ئایا سندوقەکە بەرکار بووە چەند لە یاسای چاکسازی هاتبوو ینی دوای 30 ساڵ یعنی ئەو بڕەپارەی لە سەدا حوتەی کە لە موچە خۆران دەبڕدرێت بۆ خانەنشینی چی لێدێ دیارە چێ بەسەردێ؟ والله ئەو سندوقە بەداخەوە ینی ملاحەزات تێبینی زۆر لەسەر هەیە دەبی ئەوەش تەفعیل بکرێتن ئەو داهاتی هەرێمی کوردستان کە ئێستا هەیەی لەگەڵ ئەوەی کە ئەو 200 میلیارە کە لە بەغدا لە بۆیان دێ زۆر ینی دەتوانن زیاتر دامی سندوقی تەقاعدی بکەن جگە لە موچەی خۆیان یان لە بۆ مەسائلی دیکە دەتوان خانەنشینان استفادە لە سندوقی بکەن ئێستا لە بەغدا وایە لە بەغدا جگەرەوەی کە موچەیان هەیە زۆر جاری وایە خانەنشین کە راپۆرتی پزیشکی دەباتن نەخۆشەکی هەیە یاخود پێویستێکی دێتە پێشێ صندوقی خانەنشینی لێوێن دەرێ یارمەتی خانەنشینان دەدێ کەچی لێرە بەداخەوە بۆ شێوەیە نییە ینی بە تۆزی دەگەن ئەوەی کە سەر مانگار موچەکانیان پێ بدەن وەجاری وایە خەڵکێ لە ڕێگەی سڕەگرتنەوە موچەی وەرگرتێ نەگەیشتە سڕی لە خۆ چۆدری دەخۆ بۆتەوە گەرما بووە ڕەمەزان بووە هاوین بووە نەخۆش بووە هەروەک ئەو حاڵەتانەی کە لە هەولێر ڕوویدا لە سلێمانی ڕوویدا خەڵک لە سڕی خانەنشینی کۆچی دوای کردو بەهۆی ئەوەی نەدەگەیشتە سڕەکەی دەزانین لە بەغدا ئێستا شتێکەیە لە ڕێگەی سیستەمی کیکارد هەموو خانەنشینان ئەو پێویست بۆی ناکەم لە یەک مانگ ڕابۆستن سڕە کیلۆمەترێک بەس سڕی 1 کیلۆمەتر ڕێگە بڕن بەس بە سڕە تا دەگەنە ناو بینای خانەنشینی لێوانیە بە سیستەمی کارت دروست کراوە لە هەر مۆڵێک لە هەر شوێنێک لە هەر گەڕێکێک
شوێنیان بۆ کراوەتە دەتوانن بە ئاسانتری شێوە چەندیان پارە پێ بێ بۆ قەدەر پێویستێکی خۆیان پاری خۆیان دەردێنن و پاری خۆیان سەحب دەکەن دەبی هەرێمی کوردستانیش لە بۆ خانەنشینان ئێمە ئینشاڵڵا ئەو واز لەو مۆزوعانین دەستی هەڵناگرین تاوای دەکەین موچەی خانەنشینان بێتە سیستەمی کارد بۆ ئەو خانەنشینانە هەموو ڕوو لە یەک دوو باغ نەکەن لە هەرێمی کوردستان مثلا بنون لە هەولێر لە یەک جێیان لە دوو جێگادا بەش بکرێ بۆ بکەن لە زۆرترین شوێن لە هەموو گەڕەکەکان خەڵک بتوانێت خانەنشینی وەربگرێ ئینشاڵڵا ئەوەش لە بەرنامەماندایە. بەڵێ سوپاس دەکەم دێم وڵات مامۆستا سادق سەبارەت بە ژیانی خانەنشیناوی کە بەشدار باسی کرد بۆ منە لەگەڵ گۆڕینەوەی بۆ منە زیادکردنی نرخی دۆلار 123 زیاد کرا نرخی نەوت بەرز بۆ ئەنی داهات هێرم زیادی کرد ئەنێ توانای ئەوەی هەیە ئەم یاسا جێبەجێ بکات لە ڕوودارای هیچ بڵین پاسایەکنی بۆ جێبەجێ نەکردنی ئێستا وەکتووە فەرمی ئەو هەموو داهاتانی زیادی کردووە باج زیادی کردووە یاسای بەپێی یاسای چاکسازی کە ئەوە چەند ساڵێکە ئیقرار کراوە و بە حساب کاری پێکرێ پارەیەکی زۆر ئەبێ بگەڕێتەوە گەڕابێتەوە بۆ خەزانەی هەرێم ئەمانە هەر هەمووی وە خۆیشیان بڕیاریان وابوو کە یەکەمین چین کە مستەفید ببێت لەو پارە گەڕاوانە مەفروزە چینی خانەنشینای لانی کەمەکان بێ بەڵام تا ئێستا هیچ خانشتێک سوودمە نەبچووکە لە مادەی سیانزە لە مادەی سیانزە دڵێ ئەو پارەنەی کە لە یاسای چاکسازی ئەو لەوێت بدرێ بە خانەنشین نەدراوە لە مانگی حوتی 2020 چۆتە بۆ وەرجێبەجێکردن زۆر جێداخە من لێرە ڕۆکەمە بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێم یعنی مەفروزە کە بڕیارە دەرەکەن متابعی بکەن بە دوواداچوونی بۆ بکەن جێبەجێکەن چونکە میزداقیەتیان لەدەستداوە یعنی میزداقیەتێکی هیچ میزداقیت بەداخەوە کە خۆی جێی داخە ئەو قسەیەکەم حەز دەکەم شتە ئیزافەیە بکەم بۆ تەمەن باسی تەمەنت کە فەرقی تەمەنی خانەنشین لە بەغا تەمەنی خانەنشینی کرا بە 6 ساڵ بەڵام دوایی کە بینیان ئەوە کەفاعاتێکی زۆر بەو شێوەیە خانەنشینە بێ و گیان بە زەحمەت پەرەکرێتەوە ئێستا هەر بۆتەوە بە 63 ساڵ لەوێش وەکو لای خۆمان بۆی هەندێک چین هەن لای خۆمان لەوانەیە پیان خۆش بێ ئەوە وابێ 63 ساڵە لەوێ بۆتەوە بە 63 ساڵ لەبەرەوە ئەم یاسایە جێبەجێش کرێت لە هەرێمە هەر 63 ساڵە بۆ بەڵێ بازەوەیەکە کە دەبێت دووبارە هەمواری کەنەوە چووکە لە یاسایە گرتووە کار 6 ساڵە ینی جارێکی تر هەوڵێکەیە بۆ هەموارکردنەوەی بڵین ئەبێت بەڵێ باشە بەس سبات بە ژیانی خانەنشینان لە کوردستانە ینی بە 220 هزارەوەی کە بە ڕێزت باست کرد هەتا بە 800 هزاری ژانی خانەنشین جگە لە ئەرکی خۆی ئەرکی ماڵەوەی لەسرە یاخود بڵین بە 220 هزار بە 500 هزار لەم بارودۆخە سەختی کاوڵاتێتەیە باردۆخی خانەنشینان چۆنە تاوان بە تایبەتی خانەنشین بۆ چونکە توانای نەماوە چونکو زۆربەی نەخۆشی درێژخایانی هەیە چونکو زۆربەی مناڵی گەورەی هەیە لە پلاباڵەکانی خوێندنا و مەسرەفی ئەمڕۆ ئەزانی چۆنە بۆیە ئەبینیت ڕێژەی بێکاری ڕێژەی هەژاری لە بەرزبوونەوەیە ساڵانە لە بەرزبوونەوە بەداخەوە لە هەرێمە بە تایبەتی و بۆیە گەنجەکانمان هیچ ئومیدێکیان نییە بە داهاتوو بۆیە ڕێی هاتو نەهات و مەرگ ئەگەر نەبەر و ئەڕۆن ئەم وڵاتە بەجێڵن ئەم هەموو خەڵکە خوێنەوارە ئەم هەموو خەڵکە ڕۆشنبیرە ئەم هەموو خەڵکە توانای کارێ بەڕاستی کە لە هەرێمی کوردستانە هەیە ئەبوایە یعنی ئەبوایە معجززان پێ دروست کردایە بەڵام ئەو خەڵکە وڵاتە چۆڵەکە و بڕۆ بۆ بازارڕەکانی هەرێم گەڕێ ئەوە دهۆک ئەوە سلێمانی ئەوە هەڵەبجە ئەوە هەولێر ئەو خەڵکە بینی ئەڵی خۆڵی مردوو کراوە بەسەریە هەمووی بێتاقەتە بێزارە یعنی بۆچی ئەو خەڵکە هەمووی بێزارە مەفروزە بەڕاستی دانیشن سنتەری لێکۆڵینەوە دروستکەن بزان ئەم خەڵکە بۆچی ئاوا بێزارە حەلی بۆ بدۆزنەوە چاری بۆ بدۆزنەوە ئەگینا دوجار نەمێژوو ڕەحمێن پێەکە وەنە ئەمەش تاسەر بەڕاستی دەسەیە لەبەرەوە ئەبێ سوپاسی ئەو لایەنانە بکەن کە ئاوا هوشیاریان نەکەن و وەکوڵێ زلەیەکی مهرەبانیان لێدەن بەڵکم بێنەوە بەخۆیانە جنا بەڕاستی وەش کۆتاییدی زل لە میهرەبانێکەش دادان نادا باش بەس بەڕێز لە ناو خانەنشینانی ینی چیرۆکی زۆر خەمبار هەیە لەبارەی ژیانیان بۆ نەتوانڕێ پێداویستی ماڵەوە تا ئەوەی کە بەڕێزوتت نەخۆشی درێژخایانە هەیە ئەو پێداویستانەی کە سەرەتاین ینی دابین بکات وەڵام من خۆم خزمی خۆم هەیە ینی کە موچەکەی زۆر کەمە ئێساوای لێ هاتووە بەڕاستی لە ماڵێک ئەگەر 4 کەس منەبێ هەر چواریان ئیش بکەن ئێ باشە ماڵێکی خانەنشین خۆی و خێزانی یا خێزانەکەی خانەنشینە لەگەڵ مێردەکەی مناڵیان هەیە لە مەسە زانکۆ ئەخوێنێ یا لە ماحەدا ئەخوێنێ ئەمانە هیچی شێکیان پێ ناکرێ ێ باشە نەک 220 دینار بەرمیلێک بەرمیلێک نەوت بە 250 هزار 100 هزاریش بێ نەک 250 یعنی بەڕاستی نازانم و ئەگەر خۆ بیریانە هەمومان بیرمانە لە نەوەدەکانە سەرەتای نەوەدەکانە
هەمومان ڕازی بووین بە بێموچەیی وەزیفەمان ئەبینی و داوامان ئەکرد بۆ چونکە هەمومان وەکو یەک بووین بەڵام ئێستا خەڵک ڕازی نییە خەڵک ئەبینێ خەڵکانێک چۆن ئەژین خەڵکانێک وەکوینەڵە لە ئەستێری سورەیان و کۆمەڵی خەڵکی چوون بە ناخی ئەرزا بەڕاستی ئاسمان و ڕێسمان فەرقی ژیانی خەڵک هەیە بەڕاستی اینجا جار بەجار بۆ مجاملەی خەڵگەڵێن ئەزانین نوقسانی هەیە ئەزانین کە کەم و کوڕیمان هەیە نازانن کە کەم و کوڕیتان هەیە ئەگەر ئەزانن کەم و کوڕیتان هەیە فەرموندانیشتن معالەجەکەن فەرمون وەرن شەفافانە هەموو شتەکان بۆ میلەت باسکەن بۆ ئەو ئەمیش بینەوە قەنەعەتەی کە ئێوە هیچتان بەدەستەوە نییە و با ئێمە ئەوەیشمان هەیە بیفرۆشین بۆتان بەڵام شتەکانیان مقنیع نییە و دەرەوە و ناوەوە ئێستا لەسەر ئاسی دەرەوەش بەڕاستی بەداخەوە ینی لە ئەستا ئاسی دەرەوەش کە ڕەسیدمان زۆر لاوازە ئەمە بەڕاستی پێویستە بەخوا بچنەوە ئەگەر بەخوا نەچنەوە ئەنجاممان باش نابێ هی هەرێمیش و هی دوای دێم وڵات مامۆستا کاک بەشدار کاتمان زۆر کەماوە بەس سەبارەت بە پاساوی حکوومەت یعنی ئەگەر حکوومەت بڵێ بۆ نمونە چەندە ئێستا دۆخی دارایی هەرێم بەپێی ئامارەکان لە هەموو کاتێک باشترە ڕێک وەکۆ کاتە دەبێت کە تریلیۆنێک و 200 میلیارد لە بەغداوە داهات بیکەنە پاسا بۆ جێبەجێ نەکردنی پاسا هەڵدەگرێ بلایانی دارایی کە خۆیان بەردەوام پاساوی دێننەوە ناتوانیت پاسایەک بدۆزنەوە لەبەرەوەی ئەوە جیایە ئەو بابەتە ئێستا داهات زۆرە خاڵستنوریەکان زۆرە نەفت زیاتر دەڕوە ئێستا ڕەنگە ڕۆژانە بە سەدان هزار بەرمیل نەهوت دەڕاتن تا ئێستا بە دقیقی ئەحسایەکی بە خەڵکی هەرێمی کوردستان ئەعلان ناکەن چەندە بۆیە پاساوێک چەندێ بۆ جێبەجێ نەکردنی و داوا لە بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروە بەڕێز وەزیری دارایی دەکەم کە دەست بەجێ ئەو یاسای بخەنە واری جێبەجێکردن و ئەگەر ئەوانیش نەکەن داوا لە بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان دەکەین بە پەلە کۆبنەوەیەکی پەرلەمان ئەنجام بدەن و بە زووترین کات ئەو یاسای ئەوانیش تعدیل بکەنەوە و کار بکەنە سەیاسەی ژمارەنەوەی ساڵی 2014 بۆی خانەنشینان هەمووی لێسوودمەند بن و بە مافەکانی خۆیان بکردن بە ئاواتەکانیان بگەن باشە بە زۆر کوتاکسازیش کە پێشتر باسی چاکسازی دەکرا لە لیستی خانەنشینان لە کوردستان سە باز دەکەن نزیکەی 250,000 خانەنشین هەیە کە بازەکەی بەشێکیان شایستن بەشێکیان ناشایستن وای کردووە ئەوەی کە شایستەیە بێتە قوربانی ئەم لیستە زۆرەی خانەنشین بە تایبەتی ئەوەی کە گەندەڵی لە بواری سەربازی وڵات ترەوجەوە خۆی ئەو خانەنشینانێکی هەنا بەشەشی ڕەنگە خەڵکی نامستحقیش و ناشایستەشی تای بەڵام ئەمە قسەمان لەسەر ئەوەیە کە بە شێوەیەکی گشتی تو ناکرێ ینی لەسەر عادەدەک شێوە گشتەکەی هەموو ینی بە ئاگری ئەوان بستێنی بۆیە داوا دەکەین کە جێبەجێ بکردن لەگەڵ ئەوەش کە خەڵکەکی زۆری خۆیان کادیر و ئەندامەکانی خۆیان زۆریان خانەنشینکردنی خۆیانیش سوودمەند دەبن باشە بەداوا پرسیام لەوەی بێ کە بەرز بۆنم لە کەیسی بادینان کارت کردووە لەم کەیسە لە دادگای فیدرالی لەوەی جوتیاران فشار شتت بۆ دروست نەبووە ناترسن تۆمەتێکتان بۆ دروستکەن بە کورتی بێ سپاس دەکەم وڵی بابەتی تۆمە دروستکردن ئەمە مەبدەئەکمان هەیە ئەویش ئەوەیە کە بە هیچ شێوەیەک بە ترس و تۆ خاندن سڵ ناکەینەوە لە داواکردنی مافی خەڵک وە لە بەرگریکردن لە مافی خەڵک ینی ئەوە کار لە ئێمە ناکاتن و مردنێک شەمان قەرزداری دەمانەوێت بە سەربەرزی بە سەربڕندی لە پێناو خاک و خەڵکی خۆمان بمرین و دڵنیای خەڵکی کوردستانیش دەکەمەوە کە هەموو شتێک لە باریکی دەبسێ بەڵام زۆرم لە ئەستوری دەبسێ و زۆرمیش لە هەرێمی کوردستان خەریکەوە زۆر ئەستور دەبێ باشە بە کورتی فشارە بۆ لەسەرتان وایە لەسەرم دۆسیانە لەسەر کۆی گشتی دۆسیەکان بەڵا فشاردائی من هەر هەیە هەبووە بەڵام ئەمە قەت جێمان پێ نەداوە قەت ئەوە لە بەرنامەی مەدا نەبووە کە ئەمە ترس بڵاو بکەینەوە بڵێن چکەگەر بێت بڵاوکردنەوەی ترس کارێکی خراپە بەڵام ئێمە جێ پێ نادەین چکە لە نەتیجە ئەمە خوای گەورە لە پشتمانەوە ئیشاڵە لەسەر کاری ڕاستە سوپاس دەکەم ماوەسە زۆر بە کورتێکە شتێکت ما بە هەنگاوتان چیتتان بەرەستەوەی بە کورت وڵی تر ئەمە ئێستا سەرەتای ڕێمان بڕیوە و تاپۆکە لە گیرفانمانایە و هەنگاوی زۆرمان لە پێش ماوە داواکارم لە هەموو خانەنشینان هەروەک چۆن لە ئەمڕۆدا هەمویان دڵیان خۆش بوو ئەو بەو دڵگەرمێ بمێننەوە لەم ڕۆژانەی داهاتوی شاکۆنگرەیەکی ڕۆژنامەیەگرین بە تایبەتی ئەوانەی کە لە بەغا کە حزورمان هەبووە و لە سەرەتاوە لە بیرم چوو من بەڕاستی بەشدارم نەدی بوو
زۆر سپاس یەکەمەوە دووبارە دەستخۆشی لە یەکەم ئەمڕۆ وێڕای ئەوەی کە لە زۆر هیلاک بووە لە بەغا هەردووکمان من قەیناکە بڵێ من خانەنشینم جەنابی ئەو بەڕاستی جگە لە حسی ئینسانی هیچ شتێک نبینم لەوەی کە بەدوای ئەم سپاس بۆ دوولاتان سوپاسان دەکەین سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێست سپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ